سڵاوتان لەبێت من سام ئەحمەدم ئەمڕۆ باسی بەشی نوێی فیلمی The Hunger Games دەکەین. لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو نووسەری کتێبەکانی The Hunger Games سوزان کۆلنس ڕاگەیاند کە ئێستا خەریکی نووسینی بەشێشتری کتێبەکانە یاخود پریکوێلی کتێبەکە کە باس لە ڕابردوو دەکات. ئەمەش هەواڵێکی خۆش بوو بۆ خوێنەران، بەڵام لە هەمان کاتدا پرسیاری ئەوە هاتەکایەوە ئاخۆ ئەگەر کتێبەکە بڵاو کرایەوە ئاخۆ دەکرێت بە فیلم یاخود نا. ئەوە بوو مانجی 5 ئەم ساڵی 2020 کتێبەکە بڵاو کرایەوە بە ناوی کتێبی The Ballad of Songbirds and Snakes. کۆمپانیای لایەنسگەیت کە بەرهەمهێنەری فیلمەکانی پێشترا پەیوەندیان بە سوزان کۆلنزەوە کردووە و مۆڵەتی ئەوەیان لێوەرگرتووە کە کتێبەکە بکرێت بە فیلم، کەواتە بەڵێ کتێبەکە دەکرێت بە فیلم و خودی سوزان کۆلنز وەکو پرۆدیوسەر کاری تێدا دەکات. هەروەها دەرهێنەر فرانسیس لۆرانس کە کاری دەرهێنانی بۆ فیلمی کاچینگ فایر و ماکینجی پارت 1 and پارت 2 کردبوو دەگەڕێتەوە بۆ بەرهەمهێنان و دەرهێنانی هەمان ئەو فیلمە، بۆیە پێدەچێت سەرکەوتنی باشی هەبێت. ئێستا پرسیارەکە ئەوەیە ئاخۆ فیلمەکە باس لە چی دەکات؟ زۆر باس لە چیرۆکەکە ناکەم لەبەر ئەوەی پێشتر ڤیدیۆیەکم کردووە لەبارەی کتێبەکە و پێداچوونەوەم بۆی کردووە دەتوان لەم لیکی خوارەوە بینەری بن، بەڵام بە کورتی چیرۆکەکەیتان پێدەڵێم. چیرۆکەکە باس لە 64 ساڵ بەر لە چیرۆکی کاتنس ئێڤەردین دەکات کە لە فیلمەکانی پێشتر بینیمان، واتە هەنگەر گێمزی ساڵی دەیەمین. چیرۆکەکەش باس لە کارەکتەری سنۆ دەکات یاخود بڵین کۆرنیلیە سنۆ کە لە فیلمەکانی پێشتر بینیمانە بووە بە سەرۆکی پەنەم کە کارەکتەری خراپی ناو فیلمەکەیە، بەڵام لەم فیلمە کارەکتەری سەرەکی دەبێت، واتە چیرۆکەکە باس لە ژیانی سەرەتایی و بە تایبەتیش لە تەمەنی 18 ساڵی کۆرنیلیە سنۆ دەکات. لە سەرەتای چیرۆکەکە باس لەوە دەکات کە کۆرنیلیە سنۆ لە خانەوادەیەکی دەوڵەمەنددا بووە، بەڵام دوای ئەوەی شۆڕش هەڵگیرساوە و جەنگ هەڵگیرساوە خانەوادەکەی بەرەو هەژاری چوون و دایک و باوکی لەدەستداوە و ئێستا لەگەڵ داپیرەی و ئامۆزاکەیدا دەژیت. بۆیەشە کۆرنیلیە سنۆ هەوڵ دەدات لە ڕێی بوون بە مێنتۆر بتوانێت کە شکۆ بۆ خانەوادەکەی بجێڕێتەوە و هەروەها داهاتیان بۆ ئەودابین بکات. بۆیەشە دەبێت بە مێنتۆر یاخود ڕاهێنەری بەشداربوویەک لە ناوچەی 12. وەک دەزانن ناوچەی 12 هەمان ئەو ناوچەیە کە کاتنس ئەڤەردین لێی بوو. ئەمەش بە یەک بەستنەوەیەکی جوانە لە نێوان هەردوو چیرۆکەکە. چیرۆکەکە بەم شێوەیە بەردەوام دەبێت و دەتوانن لە ڤیدیۆکەی تر زیاتر لەبارەی چیرۆکەکە و زیاتر لەبارەی کتێبەکەەوە بزانن. ئێستا بزانین ئاخۆ ئەکتەرەکان چێن کە بەشداری لە فیلمەکە دەکەن. لە ئێستادا و لەو ساتێککە ئەم ڤیدیۆیە بەرهەم هاتووە تا ئێستا هیچ شتێک ڕوون نییە کە ئاخۆ کارەکتەرێک هەڵدەبژێت بۆ ئەوەی ڕۆلی سنۆ یاخود کارەکتەرەکانی تر ببینێت، بەڵام بەدڵنیاییەوە کۆمپانیایەکی وەک لایەنسگەیت لەبەر ئەوەی داهاتێکی زۆری تەرخان کردووە بۆ ئەم فیلمە بێگومان چاوی لە کارەکتەر و ئەکتەری زۆر بەتوانایە کە هەڵیان بژێت بۆ ڕۆڵجێران لەم فیلمە. دەمێنێتەوە بڵین ئاخۆ فیلمەکە چیترمان بۆ ڕوون دەکاتەوە یاخود چ زیادەیەک دەخاتە سەر چیرۆکی پێشتر. ئەویش چەند بابەتێکن. یەکێک لەو بابەتانە ئەوەیە کە پیشانی دەدات کە کارەکتەری سنۆ یاخود کۆرنیلیە سنۆ کە سەرۆکی پاناما ئەوەندە خراپە چۆن دروست بووە و چ شتێک کاری تێکردووە کە ئاوا خراپ بێت. بابەتێکی تر کە بەدڵنیاییەوە ڕوونکردنەوەی لەبارەوە دەدرێت ئەویش ئەوەیە چۆن یاریەکان دروست بوون، یاریەکانی برسێتی چۆن دروست بوون. لە کتێبەکەش ڕوونکردنەوەیەکی باش لەبارەی ئەم بابەتەوە دراوە و پیشانی دەدات کە یاریەکە چۆن دەستی پێکردووە و چێ بوون کە یاریەکەیان داهێناوە. بابەتێشتر ئەوەیە کە چیرۆکی ئەم جارە لەوانەیە گۆرانی و ئاوازی زۆری تێدا بێت لەبەر ئەوە یەکێک لە کارەکتەرە سەرەکیەکان کە لوسی گرەیە ئەندامێکە لە گروپێکی گۆرانی گوتن، بەڵام لە هەمان کاتدا هاوشێوەی گۆرانی هانگینگ تری کاریگەریەکی زۆریان بەسەر چیرۆکەکە دەبێت و لە هەمان کاتدا گۆرانی بەهێز و بەقوت دەبن. یەکەشتر لە بابەتەکان ئەوەیە کە جیاوازی نێوان هەنگەر گێمزی دەیەم و هەنگەر گێمزی 74مین پیشان دەدات کە جیاوازەکەیان چەندە زۆرە. وەک دەبین لە هەنگەر گێمزی دەیەم خەڵکەکە ئاوە حەزی پێ ناکەن، خەڵکی ناوچەکان ناچارنی سەیری بکەن، بەڵام وەک بینیمان لە چیرۆکی کاتنس ئێڤەردین خەڵکانی کاپیتال زۆر بە پەرۆژ بوون تاکو بزانن چێ سەر دەکەوێت، زۆر بە پەرۆژ بوون تا یاریەکە ببینن و لە هەمان کاتدا خەڵکی ناوچەکانیش ناچار دەکران کە یاریەکە بە تەواوی سیر بکەن لەبەر ئەوە چەند یاسایەکی نوێ هاتبوونەکایەوە. بەگشتی ئەمانە بابەتە سەرچیەکانن کە چاوەڕێ دەکرێت لە فیلمە نوێەکە باسییان لێەوە بکرێت و ببینرێت. دەمێنێتەوە بڵین ئاخۆ فیلمەکە چەند بەش دەبێت. تا ئێستا دیار نییە ئاخۆ فیلمەکە یەک بەشە یاخود وەک کتێبی ماکینجی دەکەن بە 2 بەشەوە. دوایین پرسیار کە وەڵایم بدەینەوە ئەوەی ئاخۆ فیلمەکە کەی بڵاو دەبێتەوە. بەداخەوە هیچمان لەوبارەیەوە نازانین لەبەر ئەوەی تا ئێستا نە کۆمپانیاکە
نەنووسەرەکە هیچ بڵاوکراوەیە چەند ڕانەگەیاندووە کە ئاخو فیلمەکە کەی بڵاو دەکرێتەوە، تەنها ئەوە دەزانین کە فیلمەکە دەستی پێکردووە و لە ئێستادا بەرهەمهێنانی فیلمەکە گلۆپی سەوزی بۆ پێکراوە و بەم زوانە زانیاری زیاترمان لەبارەی فیلمەکەەوە پێدەگات. تا ئاگاداری ئەم زانیارە نەشبن، بیرتان نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن، هەروەها لە سۆشیال میدیاش لە فەیسبوک و ئینستاگرام و تویتەر فۆلۆم بکەن. من ئوسام ئەحمەدم، سوپاس بۆ سەیرکردنی ئەم ڤیدیۆیە.